ئارام موستەفا هاوڵاتیەکی دانیشتووی قەزای خەلیفانە لە ئیدارەی سۆران. بەهۆی فرۆشتنی سیمکارت لەسەر ناوی ئەو ئەنجامدانی فڕوفێڵ و هەڕەشە بەو سیمکارتانە لەلایەن خەڵکانێکەوە لە دادگاکانی عێراق و هەرێمی کوردستان چەندین سکاڵای لەسەر تۆمار کراوە. ئارام وەک خۆی دەڵێ زیانی 50 ملیۆن دیناری پێگەیشتووە. هەر لە قەزای خەلیفان نزیکەی 600 کەسی دیکەش تووشی هەمان کێشە بوون. ئێمە چەندەها سیمکارتمان بەناون نزیکەی 500-600 نەفەر گەنجی قەزای خەلیفان بەدەست ئەو کێشەیە گیرۆ دەبووە. کێشەی من 5 قەزیەم بۆ هاتوتەوە کە قەزیەکان لەسەر زینکاش و FIB نەکە پارەی پێڕاتشراوە. ئێمە ئاگادار نین کە بەکارهێنەری ئەو سیمکارتانی سیمکارتمان نەبینیوە. هەرچی سیمکارتە ئەمە نازانین کە قەزیەکەشمان بێتەوە نازانین سیمکارتەکە چییە و کە هیچ نەمان بینیوە. یعنی سیمکارتەکە ئێستا قەزیەم هەیە نازانم سیمکارتەکەش ڕقەمەکەی چەندە ژمارەکەی چەندە. ئەو قەزیانە نزیکەی 50 ملیۆنێک دەبی کە خۆم پێ سافکەمەوە. ئێوە 50 ملیۆنە لە چێ بین کاکەمە؟ لە ساڵی 2020 بەدواوە لە قەزای خەلیفان هەر هاوڵاتیەک ژمارەیەکی زۆر لە سیمکارتی بەناوکراوە. بریکارەکانیش دەڵێن هاوڵاتی هەیە نزیکەی 2000 سیمکارتی بەناوکراوە. ئەو سیمکارتانەش لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور فرۆشراون و فڕوفێڵ و هەڕەشە و تاوانیان پێ ئەنجام دراوە. ئێستاش کێشەی یاسایی بۆ ئەو کەسانە دروست بووە کە سیمکارتەکانیان بەناوە. ئەو هاوڵاتیانەش کە هاوشێوەی ئارام موستەفا سکاڵایان لەسەرا دەڵێن ئێمەش فێڵمان لێکراوە. سیمکارتەکان کاتی خۆی ئەمە داوای ئەوە کردی ئاکتیڤ سپۆنسەری تیپەکان بکەن لۆ 25 سیمکارت یان 20 سیمکارت ئەمە داوان کرد بەناو نەکرێت بەڵامی دیکە دەگەستن ڕێکەتنەکە بەناوکراینە. ئێستا هەدی نەفەری چوە کۆی پێستیان کردیم چنە 2000یان بەناو کرد بە عقد. ئێستا ئەو سیمکارتانەش بە حکمی ئەوەی پارەی زۆر دەکرد چتە منتیقی بەغدایە هەموو سنتەرەکان فرۆشتیان و لەوێ و ئێستا زۆربەی خەڵکەکە مشکلەی هەیە. ئەو سیمکارتان لەوێ پارەی پێڕاشێشتێ ئەرێن پارەی ماستەرکارد پێڕاشێشتێ FIB لان لە باقی ئێستا زۆربەی قەزیەکان ئێستا من یەکێکم لەوەی قەزیەم هەیە بە عقد ئەرێ 20 ملیۆن ڕاکێشایە لە باقی سێ ڕاتبی ڕاکێشایە بە سیمکارتێکی ئەم سوالم کردیە عنی لە زۆربیان سوال کردێ شتی وە نییە دەبی کابرا ئەیلا بەخۆ مەوجود بی. وەڵای لەوانەیە 100 سیمکارتیان بەناوم کردبی چکە ئیسا کرا ڕاست بەناویان کردیمە و ئەو مشکلەش زۆرە لە خەلیفانێ لەوانەیە 600 نەفەر هەبی ئێستا لەوانەیە 50 نەفەر بەس قەزیە هەبی هەمووش قەزیەکان لە جنوبیە لە پارێزگاکانی عێراق. وەڵای کارتی نیشتمانیان لێ وەرەگرتین ئەیانگۆ بەس ئەکتیڤەکەین چکە ئەو سیمکارتە پارەی تێدایە کاری تێدا کارتەکەی دەردینینەوە سیمکارتەکان نافرۆشینەوە لە پاش ئەمە سیمکارتەکەیان فرۆشتەوە جن. ئەگەرچی بە پێی یاسا دیاریکراوە کە هەر هاوڵاتیەک دەتوانێت تەنیا 7 سیمکارتی بەناو بێت، بەڵام کۆمپانیاکانی پەیوەندی لە بەرامبەر پارەیەکی کەم یان دابینکردنی جلوبەرێک بۆ تیپە میلیە وەرزشیەکان سەدان سیمکارتیان بە ناوی هاوڵاتیانەوە ڕاکێشاوە و لە بازاڕەکاندا فرۆشتویانەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.